دا و خێراییەکەی لە کاتژمێرێکدا 35 بۆ 40 کیلۆمەتر دەبێت و ئەم باە بەپێی پێشبینەکانی کەژناسی هەتاوەکو سبەینێ کاریگەریەکەی کەم دەبێتەوە و هاوکاتی لە سەرەتای هەفتەی داهاتووەوە ینی نامێنێت واتە تا سبەینەش بەردەوام دەبێت بەڵام کاریگەریەکەی وەگەستە نابێت و کەم دەبێتەوە چونکە شەو زیاتر خێراییەکەی زیاتر بوو بەڵام ئێستا کەمترە بە بەراوردی دوێنێ و من دەمەوێت ئاماژە بۆ ئەو کەم کە لە هەفتەی ڕابردووشدا بە هەمان شێوە بایەکی تند هەبوو بەهۆشەوە زیان بە بەشێک لە دار و درەخت و نەمامی سەر شەقامەکان و بەشێک لە بیناکانیش تەنانەت گەشت بەڵام ئەم بایەی ئێستا یعنی کە لە سلێمانی هەڵی کردووە کاریگەریەکەی کەمتر بوو بەتابەتی لە ڕووی ئەو زیانانەی کە هەبێت بەتابەتی لە دار و درەخت و نەمامەکانی سەر شەقامەکان و سلێمانی خۆی هەر بە شاری ڕەشەباکە ناسراوە و ینی سروشتی خۆی وایە کە جیاواز لە بەشێک لە شوێنەکانی تر و ناوچەکانی دیکە زۆر با تێیدا هەڵدەکات و بەپێی وەرزێکیش نییە ینی لە وەرزەکانی تریشدا هەر با هەیە و هەنە جاریش کاریگەری هەبووە و لە ساڵانی ڕابردووشدا بەتابەتی لە 60 و 70کاندا زۆر باز دەوە دەکرێت کە ئەم جۆرە باەت توندە کە لە سلێمانی هەڵدەکات ینی هەبووە ئەم باە لە ئەنجامی کاریگەری ینی دەوروبەری سلێمانی بەتابەتی ناوچە جوگرافیەکانی دەوروبەری سلێمانیەوە هەڵی کردووە بە ئاراستەی باکوور و ڕۆژهەڵاتە و کاریگەریەکەشی هەتاوەکو درنگانێکی ئەم شەو دەبێت و لە سبێنە و دوو سبێنەوە کەم دەبێتەوە و هەتاوەکو لە سەرەتای هەفتەی داهاتووە کۆتایی دێت. سپاسکارزان بۆ قسەڕۆیتەوەی زانیاریەکە.